ڕوونکردنەوەیەک لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە سەبارەت بە کۆبوونەوەکانی 26 و 27 و 28 تەمووزی 2020 پەرلەمانی کوردستان. بە ناوی خوای گەورە و میهرەبان، هاو نیشتیمانیانی خۆشەویستی کوردستان، لە کاتێکدا کە دۆخی گشتی هەرێمی کوردستان شێواوە و تەنانەت ئاسایشی گشتی هەڕەشەی لەسەر و قەیرانی بژێوی هاوڵاتیان و بێموچەیی درێژی هەیە و دەبوایە پەرلەمانی کوردستان لە بوارە تەشریعەکەیدا کاراتر بکرایە و بچوایەتە قۆناغی لێپێچینەوەی حکوومەت و وەزارەتەکان، بەداخەوە قەیرانێکی تر خوڵقێنراوە کە دەخوازێ پەرلەمان بکرێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانە حیزبیەکان و سەکۆی نمایشی کردار و پەرچەکردارە هەڵە حیزبی و سیاسیەکان. سەبارەت بە کۆبوونەوەکانی پەرلەمانیش لەم دۆخە پڕکارە سەدبارە سیاسی و کۆمەڵایەتی و دەرونیەدا لە بری ئەوەی دانیشتەکانی بۆ گفتوگۆ و چارەسەری ڕیشەیی کێشەی دواکەوتنی موچە و بودجەی هەرێم و شەفافیەتی داهاتەکان و دەرهێنانی دەواازە سنووریەکان لە چنگی تێرنەخۆری حیزب و گروپەکانی و لە جیاتی ئەوەی پەرلەمان خەمی لاوان و خانەنشینانی مەدەنی و کاسبکارانی زیان لێکەوت و جوتیارانی گیرۆدە بەدەست ساغکردنەوەی بەروبوومەکانیان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و یەکەمەکان بەتایبەت بخوات بەتایبەت لەم بەرەجەژنانە کەچی کۆبوونەوەکانی تەنها لە پێناوی کۆبوونەوەدایە. لەبەر ئەم هۆکارانە ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بایکۆتی کۆبوونەوەی ئەمڕۆ ڕۆژانی 27 و 28 حەوت دەکەین، چونکە پێمان وایە ئەم پەرلەمانە قسە لە خەمەسەرەکیەکانی ئێستای هاوڵاتیانی کوردستان ناکات و ئەم کۆبوونەوانە هیچ پابەندی و ئیلزامێکی بۆ حکوومەت لێ ناکەوێتەوە و چەندین یاداشتی پەرلەمانتاران لەسەر داهات و خاڵە سنووریەکان و قەرزەکانی حکوومەت و بابەتی موچە و بە پاشەکەوت و لێبڕین و دواکەوتنی خراوەتە ڕەفەکانی پەراوێزکردن و فەرامۆشخستنەوە و داواکارین جارێکی تر شکۆ بۆ پەرلەمان بگەڕێتەوە و دوور بخرێتەوە لە ململانێ و جێبەجێکردنی ئەجندای حزبی و پەرلەمانێکی کارا و ئەکتیڤ جێگای بگرێتەوە. فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان 26 حەوتی 2020. ئێمە پێشتر چەند یاداشتێکمان یاوە بە پەرلەمان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە خەب لەسەر ئەو خەمانەی خەڵک بە تایبەتی داوامان کردووە هەڤە پەرلەمانتاری فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن کە سەرۆکی حکوومەت وەجێگرەکەی وەزیری دارایی بێتە پەرلەمان لەسەر ئەو قەرزانەی کە 27 ملیار قەرزارە، بەڵام تا ئێستا پشتگوێ خراوە. ئێمە پێشتر لەسەر ئەو بابەتانەی کە هەمووی زیندوو چارەنووسازە بە ئەمە هەر نمونەیەک بوو کە باسیم چەندەها یاداشتمانیاوە ئێمە لە ئەرشیفە هەیە کە سەرۆکایەتی پەرلەمان بەداخەوە پشتگوێ خستووی جوابێکی نایەوەتەوە و ئەم دانیشتانەش کە کراوە ئەو دانیشتانە نییە کە ئێمە داوامان کردووە لەجێ داواکاریەکانی ئێمە نیە لە خەمی خەڵکانێ لەبەرەوە پێمان باش بە بایکۆتیکەین و ئەم پەرلەمانە دەسەمەوەیە بکرێتە بە پەرلەمانێکی کارا و ئەکتیڤ و بتوانێت چاودێرێکی حەقیقی و فعال بێ بەسەر حکوومەتەوە و هەم کاری وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی باڵا کە کاری چاودێریە بەرامبەر بە کاری چاودێریەکەش کاری تەشریعەکەی لە هەردوو خاڵەکە کە لاواز بووە بگەڕێتەوە بۆ مەساری تایبەتی خۆی و لەو دوو کارە لە چاودێریش و لە یاسادانانیشە کەەوە 5 مانگە بە درێژکردنەوەی ئەم مانگەیشەوە یەک یاسای دەرکردووە لە 5 مانگی خولی تەشریعە هیچ بێمانایە کە پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەم هەموو کێشەی خەڵکاتۆ یەک یاسای دەربکەیت. ئەمەش گەلەوەی لە چاودێریە ئێمە لە بەیاننامەکە شاوتومانە کاتی ئەوە هەیە، کاتی ئەوە هاتووە کە پەرلەمان بەرە ئەوە بڕوا کە چاودێرێکی فعال بێ و لێپرسینەوە لە وەزیرەکان و لە حکوومەت و لە ستافی وەزارەت بکات لەسەر ئەو کەم و کورتیانەی لەسەر ئەو بێژیانەی خەڵکە ئێستا هەیەتی و ئێستا ئەبێ پەرلەمان بەرە ئەو ئاقارە بڕوات نەک بە پێچەوانە. ئێمە لە بەیاننامەکە ڕوومان کردوێتەوە دانیشتنی 26 و 27 و 28 تەمووزی 2020مان لەبەر ئەم خاڵانەی کە باسمان کرد بایکۆت کردو. زۆر سوپاس.